ئەچینە لای باسێکی گرنگ کە ئەوش ئەوەیە کە زانکۆی پۆلیتەکنیک بە شێوازێکی فەرمی لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای عێراقەوە دانی پیانرا و هەروەها ناسێنراوە. جا ئێمە ئەمڕۆ لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین. بابزانین هۆکار چی بووە کە هەتا ئێستا ئەم دانپیانانە بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیان نەنراوە و ئەو مەرجانە چین کە پێویستەکە لە زانکۆیەکدا هەبێت تاوەکو بتوانرێت لە وەزارەتی خوێندنی باڵای عێراقەوە دانپیانانی پێدا بنرێت و هەروەها بناسێنرێت بۆ ئەوی کە بەوردی لەسەر ئەم بابەتە گفتوگویەکی چڕوپڕ بکەین. میوانداری بەڕێز دکتۆر ئالان فەریدونمان کردووە کە بەڕێزیان سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. دکتۆر گیان سڵاو لێبێت و بەیانی باش. سڵاو لێوە بەیانیتان باش. تۆش باش. دکتۆر گیان با هەر سەرەتا لە دانپیانانەکەەوە گفتوگۆ بکەین بۆ ئەوەی کە دان بنرێت بە زانکۆیەکە و لە نێو شانە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. ئەو مەرجانە چییە کە پێویستەکە لەم زانکۆیەدا هەبێت تاوەکو بە شێوازێکی ڕسمی بناسێنرێت ئەم زانکۆیە مەرجەکان خۆیان لە چێ ئەبینەوە؟ بەڵێ پێشەکی سپاس بۆیەوە بەیانی باش لە بینەرانی کورسات. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ تو ئەوە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پێشتر خاوەنی یەکەمین پەیمانگای تەکنیکی کە پەیمانگای تەکنیکی سلێمانیە لەسەر ئاستی هەرێمی کوردستانەوە تا کۆنترین پەیمانگا لە هەرێمی کوردستان پەیمانگای تەکنیکی سلێمانیە ئەوە بۆ بە بناغی دەستگای پەیمانگا تەکنیکیەکان پاشان دەستەی خوێندنی تەکنیکی پاشان 2012 ساڵی 2012 زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دامەزراوە. پەیمانگای تەکنیکی سلێمانی ساڵی 1973 دامەزراوە تا زمانی پێشووتری حکوومەتی پێشووی کە هەبووە. ئەمە ئاعترافی تەواو هەبووە بە هەموو بڕوانامەکانی ئەم زانکۆیە پێشتر، بەڵام بەهۆی بارودۆخێکی سیاسی ساڵی 2007 بڕیارێکی حکوومەتی عێراقی حکوومەتی ناوەندی بڕیاریدا کە چاوخشانەوە بکا بە ئاعترافکردن یان دانپێنانی 9 زانکۆی حکومی لە هەرێمی کوردستان. 3 زانکۆ لەوانە هەر 3 زانکۆ پۆلیتەکنیکێکە بوو کە هەولێر و دهۆک و سلێمانیە. لیژنەیەک پێکێنرا لە ساڵی 2020 حەڤەی 2020 بۆ دانپیانان بە زانکۆ پۆلیتەکنیکەکان لەبەر تایبەتمەندی ئەم زانکۆانە بەجیا کۆمەڵە ستافی باش سەرۆکایەتی مامۆستایان و نوێنەرانی وەزارەتی خوێندنی باڵا و هەندێک لە زانکۆکانی عێراقی تیا بوو. ئەم بابەتە بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا و کۆڤید-19 ڤایرۆسی کۆڤید-19 کەوتە بینەوە و ساڵی 2020 نەیانتوانی بێن. ئێمە ساڵی مانگی دەی هەر 2020 نووسراوێکمان کرد بۆ وەزارەتی خوێندنی باڵا و هەروەها وەزارەتی خوێندنی عێراقی داوامان لێکردن کە پەلە بکەن لەم بابەتە دوای ئەوەی کە نەختی هێور بووە بارودۆخی تەندروستی. خۆشبەختانە توانیان لە مانگی 11 بێن سەردانمان بکەن 10 ڕۆژمانەوە. ئەم لیژنەیە سەردانی سەرجەم کۆلێج و پەیمانگاکانیان کرد، سەردانی سنتەرەکانی زانکۆیان کرد، هەروەها سەردانی سەرۆکایەتی زانکۆ سنتەرەکان و کۆلێج و پەیمانگاکانیان. توانیان لەو دە ڕۆژە هەستنگانیەکی تەواو بکەن بۆ ئەم زانکۆیە و دووبارە پیاچوونەوە بکەن بە سیستەمی خوێندن و هەبوونی بیناکان و خزمەت گوزاری و بەشە ناوخۆیەکان و هەموو بابەتەکان و دۆکومنتەکانی تەنانەت دامەزراندنی بەش بە بەش و دامەزراندنی فەرمانەکانی دامەزراندنی کۆلێج و پەیمانگاکان. ئەمە شتێکی باش بکەمە بە دۆکومنت توانیمان ئەم هەموو بابەتە ئێمە بە دۆکومنتەکان بە شەحر ڕۆشتەوە بەغا بەس بۆ ئاگاداریتان ئەمەنە دۆکومنت ڕۆشتەوە و توانیمان لە ڕێگای دوو لیژنەی پێشوازی کردون لیژنەی زانستی و لیژنە فەرعیەکانی زانکۆ بە شەو و ڕۆژە هاتن سەردانیان کرد هەندێشۆن هەتا 12 شەومانەوە لەبەرەوەی لۆدێکی زۆر هەبوو زانکۆکەمان زانکۆی گەورەیە ئێستا خاوەنی 6 کۆلێج و 7 پەیمانگایە و لە 10 کەمپەسی جیاوازی 7 شاری جیاوازە کەمپەسمان هەیە. بۆیە ئەگەر ئێمە بڵین چی پێویستە بۆ زانکۆ ئەو هەموو فاکتەرانی کە زانکۆکانی هەرێمی کوردستانی لەسەر دامەزراوە یان هەموو ئەو بابەتانەی ئەو ستاندەرانەی کە دامەزراوە هەرو ستاندەرانەیە کە داواکراوە لە حکوومەتی عێراقی. بۆیە خۆشبەختانە
بە کەم و کوڕێکی زۆر ئەو کەم و کوڕانی کە باسییان کە زۆر کەم بوو لە ئاستیەوەی کە زانکۆیەکی وا گەورە بە ژمارێکیەوەنە خوێنکارانەوە کە ئێستا خۆشبەختانە زیاتر لە 16,000 خوێنکارمانەیە توانیمان ئەو بابەتە بخینە بگەینە ئەوەی کە بچێتە بەردەم دەستی وەزارەتی خوێندنی باڵای عێراقی و لە ڕۆژی لە مانگی 2021 ئیمزاکرا لە ڕۆژی 18 سێوە تا ساڵێک ڕێک دوای دەرچوونی فەرمانەکەمان پێگەشت دەمان هاوکارێکی زۆری وەزارەتی خوێندنی باڵا و ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دکتۆر تاها بەڕێزیان بڕیاردەری لیژنەی خوێندنی باڵا و فێرکرد پەروەردەیە دایمە لە سەرخەت بووین لەگەڵ لیژنەی باڵای کە هەڵسەنگاندنی کرد بۆ زانکۆکەمان دکتۆر حەیدەر بەغدادی ئەمانە هەمووی پەیوەندیەکی زۆر باشمان هەبوو لەگەڵانە خۆشبەختانە گەشتینە ئەوەی کە دانرا بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. دکتۆر لەگەڵ ئەم بابەتانەیە کە بەڕێزت باست کرد و ئاسایی بوونەوەی با بڵێن بە ڕسمیت ناساندنی ئەم زانکۆیە ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەر ڕەنکینگی بۆ نمونە زانکۆکە و چ گرنگیەکی دیکەی هەبووە؟ سیاسەتی وەزارەتی خوێندنی باڵا و سیاسەتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە لەژێر ئەو چەتری وەزارەتی خوێندنی باڵای کارەکە یەکێ لە بابەتەکانەوەیە کە نێودەوڵەتی بوونی زانکۆکانە ئێمە لە پێش 4 ساڵ دەستمان پێکرد بەم پرۆسەی چۆنێتی نێودەوڵەتی بوونی زانکۆ و چوونە ناو نەخشەی جیهانی زانکۆکان و چۆن بتوانین زانکۆکان یان زانکۆمان بکەین بە بەشێک لەم نەخشەیە دەستمان پێکرد بەوەی سێری ئەو با بڵین کراتیریایان ئەو ستاندەرەی کە زانکۆ نێودەوڵەتیەکان پێویستە هەیان بێ بۆی بچینە ڕانکی نێودەوڵەتیەوە لەسەر ئاستی توێژینەوەی زانستی لەسەر ئاستی پەیوەندی لەگەڵ زانکۆکانی جیهانە لەسەر ئاستی بوونی گۆڤاری زانستی لەسەر ئاستی بوونی مامۆستا وەبوونی ڕانکی ئەکادیمی مامۆستا با تا پرۆفیسۆر و پرۆفیسۆری یاریدەر و پلەی مامۆستا ئەمانە هەمووی کارمان لەسەر کرد لەگەڵ هەموو پێداویستەکانی تر وەکو بوونی وێبسایتی زانکۆکان چۆنێتی ئەنجامدانی چالاکیەکان و کۆنفرانسی نێودەوڵەتی و وەرکشۆپی نێودەوڵەتی ئەمە هەمووی لەگەڵ یا ڕێنماییەک یان بڕیارێک دەرچوو بە ناوی ڕێنمایی 86 وەزارەتی دارایی 2007 ساڵی 2007 کە سەربەخۆی زانکۆکان لایانی دارایی کرد بە پرۆژەیەک یان پرۆسەیەک کە بتوانین ئێمە کاری خۆمان بکەین لە داهاتی خۆمان ئەمانە هەمووی پاڵپشتیەوە بوون کە بتوانین بچینە نەخشەی جیهانیەوە بن بۆ باسەکەم کە چۆن کارمان کرد لەسەرم بابەتە لە ڕانکی نیشتیمانیە لە ڕانکی نیشتیمانیە کە وەزارەتی خوێندنی باڵا کاری لەسەر کرد لێەوە دەست پێکەم بۆ نمونە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ساڵی 2015 لە پلەی کۆتایی بوو آخر پلە 15 هەمین بوو لە 15 زانکۆی حکومی ئێمە پلەی 15 بووین هەر لەوەیە ئەمە پاڵپشتی بوو بۆ ئێمە بەلایەنە سلبیەکە بیرمان لێ نەکردەوە بیرمان لەوە کردەوە ئەمە هەر کارێ بکەین ئێمە ئەتوانین یەک پلە بچینە پێشەوە کۆلۆ زیاتر ناگەڕێتەوە تۆ لە 15 بەڵام هەر کارێک ئەچیتە 14 یان 13 واتە ئەمە چینە پێشەوە خۆشبەختانە لە ماوەی ئەو 5 ساڵە توانین ببین بە حوتەم ینی 8 پلە ئێمە سەرکەوتین ئەمە تەنها لە ناو ڕانکی نیشتیمانیە ئەمە لەسەر بنەمای توێژینەوەی زانستی هەبوونی تاقیگەکان ژمارەی مامۆستایان چالاکی نێودەوڵەتی چالاکی ناوخۆی لە هەمان کاتا لە ڕانکی وێبۆمەترکسی نێودەوڵەتی کە 30,000 زانکۆ ڕانکەکە چێتە ڕانکەکەیەوە ئێمە پێشتر هەر نەبووین لەم ڕانکە یعنی لە دوای 30,000 بووین یەکەم داخلبوونمان بۆ ڕانکەکە لە 22,000 بووین وردە دەکارمان کرد ئێستا لە 8,000 ئەمامان لێکا کە ئەزانی ژمارەکە زۆر دوورە لە ئەوەی کە 8,000 بەڵام ئەمە حسابیەوە کە تۆ 15,000 زانکۆ تێپەڕاندۆ لە ماوەی 5 ساڵە ئەمە لەگەڵ ژمارەی توێژینەوەی زانستی کە پێڵەن ئەو توێژینانەوەی لە سکۆپەس و ئیمپاکت فاکتەرە کە کاریگەری ئیمپاکت فاکتەر ینی کاریگەری ئەم توێژینەوە لەسەر کۆمەلگایان لەسەر توێژینەوەی زانستی لە هەموو جیهانە ئێمە لە پێش 5 ساڵ 3.4 بۆ لە 1 ساڵە ژمارەی خاڵەکانمان ئێستا لە 1 ساڵێک کاگەینە 150 خاڵ ئەمانە هەمووی کاری لەسەر کراوە توێژینەوەی ئەنجامدانی کۆنفرانسی نێودەوڵەتی لەگەڵ زانکۆکانی دەرەوە تەنانەت ئەنجامدانی کۆنفرانسی نێودەوڵەتی لە دەرەوە
یعنی زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی هەتا ئێستا چەندین کۆنفرانسی کردو بۆ منە لە یۆناان لە مالیزیا ئێمە دوو کۆنفرانسی زانستیمە ئێمە ئەنجاممان داوە لەگەڵ زانکۆکانی ترا بۆ نمونە ئەمانە و زۆری کە کۆنفرانسی نێودەوڵەتی لەگەڵ زانکۆکانی بەریتانیا لەگەڵ ئەوروپا لەگەڵ ئێران لەگەڵ وڵاتانی عەربی و بوونمان بە ئەندامی زانکۆکانی جیهان و زانکۆکانی وڵاتانی عەربی ئەمانە هەمووی کارمان لەسەر کرد کارێکی ئاسان نەبوو کارێکی تیمۆرک بوو کارێکی ستافێکی گەورەی زانکۆ بوو چی لە مامۆستا چی لە فەرمانبەر چی لە ستافی ئیداری چی لە ئەنجومەنی زانکۆ ئەمە هەمووی بێکۆم کارەمان کرد توانیمان بگەینە ئەنجامی ئەوەی کە ئاستی زانکۆ بەرزکەینەوە ئەگەر باسی بکەین چی دەرگایەکی لێکردینەوە ئەم دانپیانانە بەڵێ ئێمە دووبارە چینەوە نەخشەی جیهانی زانکۆکانی عێراق چوونە لەم ساڵی داهاتوە چینە ڕێبەری خوێنکارانی زانکۆکانی عێراق کە کتێبەکە اعترافی ڕسمیە بە هەموو زانکۆکانی عێراق و خوێنکاران دەتوانن داوای خوێندن بکەن لە زانکۆکانی ئێمە ئێستا لە ئاستی عێراق ڕانکینگە کەتانیان ئاستەکەتان لە ئاستی عێراقا لە 100 زانکۆی ڕانکی کە وەبوومەتریکسا کراوە پێشتر لە 56 بووین ئێستا لە 27 ئێمە تایبەتمەندی زانکۆکانمان لەوەیە کە ئێمە زانکۆی ئەکادیمی سەرف نین ئێمە زانکۆی پراکتیکین کاری خوێنکار کارەکەین لەسەر خوێنکارەکانمان شێوازی پراکتیکی فێر لەوانەیە زۆرێک لە خوێنکارەکان ئەگەر وینەری پرۆگرام بن بەلایەنەوە گرنگی ئەم دانپێنانە گرنگ بێ بزان حەز بکەن چییە خۆی لە چیا ئەبینێتەوە بەتایبەت وەگەزانڕێکە زانکۆی پۆلیتەکنیک ساڵانە ڕێژەیەکی زۆر لە خوێنکاران وەرئەگرێت بۆ خوێندن لە زانکۆکەیە گرنگەکەی با شێوازێکی گشتی بۆ خوێنکاران خۆی لە چیا بینێتەوە من بە گرنگەکەیت بۆ باسەکەم دوای نمونەیەکی حیشتان بۆ باسەکەم لەسەرم بابەتە خوێنکارەکانمان یەکێ لە پێداویستی خوێندنی دەرەوە زۆربەی وڵاتان داوای مۆری وەزارەتی خارجەی تەزدیقاتی وەزارەتی خارجەی عێراقەکەن یەکێک لە پێداویستیە خوێندنە چۆن پاسپۆرتی عێراقیت پێ ئەبێ بڕوانامەکەت مۆری وەزارەتی خارجی عێراقی پێوە بێ ئەم بابەتە 3 ساڵوان مۆر نایەن لە بڕوانامەکانمان بۆیە ئەمەکێکە لە هەرە زەرە گەورەکانی کە لە خوێنکارەکانمان درراوە ئەم ماوەیە نیان توانیوە بچن بۆ زۆر وڵات داوای خوێندنی ماستەر و دکتۆرا بکەن بۆیە ئەمکردنەوەی ئەم دەرگایە یەکێکە لە هەر بابەتە گرنگەکان دووهەم ئەتوانێت لە هەم وڵاتانی جیهان ئێستا ئەتوانێت بڕوانامەکان طبعاً شعبەی تەزدیقات کراوەتەوە لە سەرچنار هی وەزارەتی خارجیە ئەتوانێت بڕوانامەکەی بەرێ بۆ ئەوێ مۆری وەزارەتی خارجیە چێتە سەرانی چوونی بەغاشی ناوێت جاران ئەوە بچاو بۆ بەخا ئەوەکێک بوو لە ئاسانکارەکان بە سپاسەوە هی وەزارەتی خارجیە خوێنکارەکانمان ئەتوانێت سەر بچێت بۆ هەموو زانکۆکانی جیهان کە معتەرەفە لە هەرێمی کوردستان و عێراق باشتوانێت بەشدار بێت لە ئەو سکۆلەرشپانەیان ئەو زەمالەتانەی کە وەزارەتی خوێندنی باڵای عێراقی دابینیەکە بۆ خوێنکارەکانی عێراق چکەوەی تر بەشێکە ئەو زانکۆیە بەشێکە لە نەخشەی هەموو زانکۆکانی عێراق ئەڵە من خەریجی زانکۆیەکی عێراقیم هاتووم ئەمە بخوێنم ئەمەشێکی دەرگای کێ بوانەکرێتەوە کە بە ژمارەیەکی زۆر خوێنکار لەو ڕێگایەوە چن بۆ خوێندن بۆ دەرەوە و خواستێکی زۆری شێ لە خوێنکارەکانمانەوە خوێنکارەکان بکە بچن بخوێنن من پێش فترەیەک کە دوای ئەم بابەتەی تر بڵاو بۆ ئەبێت بڕوانام ئەبێ تەزدیقەکە بێتەوە نووسراوەکە بێتەوە چەند خوێنکارێک پەیوەندیان پێوە کردم لە دەرەوەی وڵاتیان و دکتۆر ئێمە ئەوە خەریکن ئەمانێرنەوە ئەڵێن بڕوانامەکانتان مۆری وەزارەتی دەرەوەی عێراقی پێوە نییە سیمستەرێکشمان تەواو کردووە چەند کۆرسێکمان خوێندووە پارەمان ناوە چی بکەین میژەموت چارە بکەن بە زووترین کاتکاری لەسەرەکەین بەسپاسەوە بە پەیوەندی لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و وەزارەتی خوێندنی باڵا و خۆشمان بە پەیوەندی شخصی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا عێراق زۆر سوور بووین لەسەرەوەی بە زووترین کار وەڵامەکەی بێتەوە ئەوە بوو گەشتینە ئەو ڕادەی کە نووسراومانە کرد بۆ زانکۆکان بە شخصی ئەمانوت بە فەرمی بە ناوی زانکۆوە ئەماوت ئێمە ئەم پرۆسێ تکایە هاوکاری خوێنکارەکان بن ئەم پرۆسەیە لە پرۆسەی دانپێنانە خۆشبەختانە کە هەواڵەکە هاتەوە کە نووسراوەکە هاتەوە ئیتر
ئەو هەواڵە بە هەواڵێکی فەرمی لە سایتی وەزارەتی خوێندنی باڵا و هی عێراق و وەزارەتی دەرەوە بڵاوکرێتەوە ئیتر کێشەکەنەوە ئەمێکێک لە کێشەکان یعنی تەلەبەکانمان زەرمەند دەبوو نەگەر وا بڕۆشتا وەزارەکەش زیاترە بوو. بەخۆشحاڵیەوە جەنابەت باسی نمونەیەکی شت کرد ئەگەر ئەم نمونەیە پەیوەندی بەو پرۆژەوە بێت کەوە لە ئێستا سەرقاڵی جێبەجێکردنی پرۆژەیەکن کە وا ئەکات بە با بڵێن لێ هاتووی بە کارامەییەکەوە لە فترەیەکی کەمە گەنجانی ئێمە بتوانن بێنە بازاڕی کارەوە زۆر جار گەنجی ئێمە دکتۆرالان ئەم کێشەی هەیە ئەڵێ چەند ساڵ لە تەمەنی خۆم لە زانکۆیە بەسەر بردووە بەڵام دواتر ناتوانم سوود لە ئەو فێربوونەی خۆم وەربگرم واتە بە کردداری ناتوانم کاری پێ بکەم مەگەرەوەی کە بۆ نمونە لەو فترەیە خۆی بچێتە بازار و بتوانێت لینکێک دروست بکە بەڵام ئێوە هاتوون ڕێگە حەلێکتان دۆزیوەتەوە بۆ ئەم بابەتە. بابەتەکە زۆر تێکەڵ بووە لەوەی لە چی لایەکەوە چارەسەری بکەین. ئێمە لە قەیرانین قەیرانێکی داراییان لە هەرێمی کوردستان دووهەم وەزارەتی پەروەردە ئەو ژمارانی کە ئەمان ناتێ چەند ساڵێکی کە تا 10 ساڵی کەژڵەنگە ژمارەی خوێندکار پێشتر بەس بە ڕقم بتان نەمێ 80,000 خوێندکارە چۆ ئیمتیحانەوە ئیمتیحانی دوانزەوە 40,000 ئەچوو 40,000 یان 35,000 خوێندکار وەرەگیرا بە خوێندنی تایبەت و حکومیەوە لە زانکۆکانی هەرێمی کوردستان لە یەک ساڵە ئەم ژمارە چوە 150,000 ئیتر ئەمە گەر بگەڕێتەوە بۆ مێژوو خواستی خەڵک و ئەو مناڵانی کە خراونەتە مەکتەبەوە لەو کاتەیە دیارە ژمارێکی زۆر بووە ئەمە کارێکی زۆر باشەوە کارێکە کە ئاستی ڕۆشنبیری خەڵک زۆر بەرز بۆتەوە هەموو خەڵک چۆ بۆ مەکتەب بەڵام لێرە لۆدێک دوای 12 ساڵ لۆدێکی زۆری دروست کردووە لەسەر زانکۆکان 150,000 وەرگیراوی زانکۆ وەرگێراونا 150,000 چوونە تاقیکردنەوە 90,000 زیاتر لە 80,000 ئەبا وەرگیرانە زەختێکی زۆر کرا لە زانکۆکان تقریبا دوقات بۆتەوە کە بتوانین تەلەبەکان وەرگرینەوە ئەم لۆدە زۆربەی بەس بە ڕقم پێتاڵێم 145 هەموو خوێندکارانی هەرێمی کوردستان کەوتنە سەر زانکۆپۆلی هەرسێ پۆلیتەکنیکەکەی سلێمانی و هەولێر و دهۆک ئەمە لەسەر ئەمە هاتین تەحلیلمان کرد بۆ ئەم خواستە بۆ ئەوەی کە خوێندکار بخێنێ بۆ نمونە 9,000 خوێندکار هاتوو بۆ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە ژمارەی 40,000 واتە تەنها ئەو خوێندکارانی کە ئێمە بۆمان هاتۆن 1990 هەموو خوێندکارانی هەرێمی کوردستان و لە هەموو پۆلیتەکنیکەکان 145 خوێندکاران هاتین سێرمان کرد ئەو بڕوانامەی ئێمەی دین خەڵک خواستی هەیە بۆ یعنی خوێندکار خواستی خوێندنی هەیە و باشترین بەڵگەوەیە کە ئێوارانمان خوێندکاری ئێوارانمان کە بە پارە ئەخوێنن ژمارەیان لە هەموو خوێندکارانی زانکۆکانی تر زیاترن 30,000 خوێندکارمان بەس تەنها بۆ ئێواران هاتووە 6,000ش بۆ بەیانیان ئەم 9,000 خوێندکارە خواستیان هەیە هاتین سێرمان کرد 170 هەموو خوێندکارەکانی ئەوەی کە هاتوون بۆ زانکۆی پۆلیتەکنیک واتە لە 9,000ەکە 170 هەموو چین بۆ پەیمانگاکان یانێ لە ماوەی 2 ساڵە بڕوانامەیە بێنن و بچن کاری پێ بکەن لە ناو بازاڕە کە ئەمە دروشمی زانکۆکەی ئێمەیە فێربوون بۆ کارپێکردن دروشمی ئەماوەیە کە بتوانێت خوێندکار 160 ئەو ماوادانەی خوێنێ کە ئەو منهجێکی خوێنێ بە پراکتیکی بیخوێنێ نەکوەکو زانکۆکانی کە 140 پراکتیکیە زانکۆ ئەکادیمیەکان دیارە خەڵک ئەوە لێکاتەوە من بچمە بازاری کار یەکسەر ئیشم دەستکەوێت بۆ نمونە بەشی میدیامان هەیە ستۆدیۆکانی بەشی میدیا هەموو کامێرانی کە ئێستا بەکارێت لای ئێمە هەوڵە دەین دابینی کەین بۆی خوێندکار کە هات لە شوێنێکی وەکو دەستگایەکی ئەعلامی ئیش بکە هیچ شتێکی لا سێر نەبێ بۆ بتوانێت ئیش بکە ئێمە هاتین بیرمان کردۆ لەوەی کە بچۆم توانین احتیوای زیاتری ئەم خوێندکارانە بکەین هەمووی نەچنە مەعهەدەکان ئەم ژمارە زۆرش لۆدێکی زۆری دروست کردووە لەسەر زانکۆکان پرۆژێکمان تەقدیم کردو لیژنێکمان تەشکیل کرد کە ئێمە خوێندنی پیشەیی بکەینەوە لە زانکۆی بەداوای لەبوونەوە 1 دقە کاتمان ماوە ئێمە کارمان کرد لەسەرەوەی خوێندنی بەسەر خوێندنی پیشەیی بکەینەوە لە خوێندنی پیشەیە بتوانین بە 1 ساڵ ئەو دوایەوەی کە پرۆسەیەکی یان پرۆژەیەکی چەند زانکۆیەکی بەریتانیمان هێنایەوە لە 1 ساڵە خوێندکارەکان بتوانن بڕوانامەیەکی پیشەیی 1 ساڵە وەرگن لە چییە؟ لە بابەتێکی پسپۆری کە یەکسەر ئیژی پێ بکات بۆ نمونە تەسویری یان فۆتۆگرافینگ
چاکردنی مۆبایل بۆ نمونە کاری میکانیکی سیارە یان ئەلکترۆنی میکانیکی سیارات کە مختبەرەکەمان تازە کڕیوە ئەمانە هەموو شتی ینی شتی سادەن بۆ فێربوون کاری پێەکە دڵنیا بووین دراسەیەکماکە زۆر شتی کەژەیە لە بواری کارگەڕیا بۆ نمونە ئیداری مەکاتب بۆ نمونە ئیداری مەبیعات ئەمانە هەمووی بکەین بە ئەساسێ بۆ پرۆسی یان پرۆژەی داهاتومان بۆ خوێندن ئەویش لە وەزارەتی خوێندنی باڵا دڵنیا ئینشاءڵڵا دراسە دەکرێت کاری لەسەر زۆر باشە وەکو کۆتا پرسیارم ئەگەر تۆ بە کورتی جوابان بیتەوە پرۆسی خوێندن ئەمساڵ لە زانکۆکەی ئێوە لە چه ئاستێکە بەردەوامی هەبووە تا چ ڕادەیەک باشی بەخۆی دوێ لەگەڵ ئەوەی کە لە ڤایرۆسی کۆرۆناش بە دوور نیت خۆشبەختانە منە لە زمانی دقیقەکەیەوە لە خۆشبەختانە وەزارەتی خوێندنی باڵا دەسەڵاتی دایە بە زانکۆکان کە بتوانین خۆمان بڕیار بدەین لەوەی چۆن لە چوارچێوەی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزارەت چۆن پرۆسەکە بەرینە پێشەوە ئێمە خۆشبەختانە ڕێژێکی زۆر لە خوێندن ئەنجام درراوە و ئێستا لە قۆناغی تاقیکردنەوەی کۆتایی ساڵین و من ئێستا کە چوومەوە بۆ ئۆفیسەکەی خۆم سپاس و پێزانینێکم بەدەستەوەیە کە بۆ هەموو تەدریسیەکانی ئەو کەسانی کە دەرزیان و تۆ لە زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی بەڕاستی سەرڕای قەیرانی دارایی و سەرڕای قەیرانی نەخۆشی کۆڤید 19 ئێمە مامۆستاکانمان بەردەوام بوون جێگای ڕێز و جێگای دەستخۆشیە جێگایەوەیە کە پێیان بڵین ئێمە شانازی بۆ مامۆستایانەوەکەین بۆیە پرۆسەکە زۆر بەباشی ڕۆشتۆ تا ئێستا توانیمان ئەم ساڵیش تێپەڕین سەرڕای هەموو قەیرانەکان من لێرە سپاسی فەرمانبەران و مامۆستان و خوێندکارانی شەکەم کە توانیان سەرڕای قەیرانی تەندروستی لە هەرێمی کوردستان ئێستا ناو تاقیکردنەوەکانە